ئەوەت لای من جێشت بوو. باوکە بیرم دەکردی گیانە تاوانە بەهاری زۆر بیری دەکردی زۆریش دەگیریە وە نییە بەهار؟ سەردار تۆ چیت دەوێ؟ سیرکێرە چەند خۆشە وەڵڵا ژیان لێرە خۆشە. سەردار ئەی هاوارە و دنیاە چی لە هاتووە پیاو ناتوانانی بێکسەکەی خۆی ببینی. تەواو سبەی دەچمەوە. دەچێوە؟ کارێکمە بولیستان بوو کتم با بچم سەرشی لە پورتان بدەم. زۆر لە مێژەوەم نەبینیەوە بەڵام باڵندەکەشم لێرەیە. دوایش خۆوەندە جێل نیم دەمزین لێرە دەژین. دەفەرموو چەند جوان بووە سەیری کە چەند جوان بووە. سبەی دەڕۆیەوە یعنی؟ بەیانی زوو. ئەو شەوە خەونم نەبینی. ئیتر هەتا چەند ساڵ دواتر هیچ خەونم نەبینیەوە. خوشکە هەڵمەستە بخەوە. خوشکە گیانە باوکم قسەی لەگەڵ تۆ کرد؟ نا دەیویست چ قسەیەک بکات. نازانم چیت پێ دەڵێ بەڵام تکای ئەو شتێکە پێ دەڵێ مەیکە. تخوا مەیکە. گیانەکەم بەیانیت باش هێلکەڕۆنم ئامادە کردووە نای خۆی؟ تۆ چەند لێ کردیم چۆن توانی باوکی خۆت بەجێ بێڵی خراپت کرد وەڵڵا. دوایش گەر بڵێم پێی تێک نەچووم درۆیە وەڵڵا. دوایە خۆم بیرم کردەوە بۆ تێکچم ها بێگومان دەڕوە قابلە پێی پێوە نییە بڕوا. باوکە گوتم با پشۆک وەرگێ بۆ خۆی هیندێک بگەڕێ بێگومان دواتر بەکسەکەم شاد دەمەوە. باوکە بزانە هاتوومەوە بەڵام ئاگام لێت بوو دەزانم هیندێک شتی بێمانات کردووە. کوتم مناڵە خەینا. باوکە گوێ بگرە. بینی مەیشەنەکەم تەوا پێڕاگەیشتووە چێشتیش دەکات کاتی هاتووە سەردار بەگی باوکیشی دەبی بە سەربەرزی بەڕێ بکە. بەڵام پێش وەخت شتێک دەکەم یەکێمیانە و جێلەی بەرادەرت حومەر وا بزانە و 5-6 مانگە هەر لێرە نییە. ئێمەش بەجاری خۆمان وەردەگرین و کاری خۆت جێبەجێ دەکەین کە دەگەڕێتەوە نازان چی بەسەر هاتووە. باوکە من عومەرم خۆش دەوێ. تەواو کچم بەسە تێگەیشتین بەسە خۆشەویستی یاری کەوتەوە دەبی. یاری لە گۆڕە نەماوە ئەو ئەیشەنەی جاران نیم. تۆ خۆت بەچی دەزانی کچێ ها من گەورەم کردووی پێم گەیاندووی تایرەم هێناوی پیاو هەیە باسای تۆ بەدەست دەربێنی قابلە خۆ چۆر نەبوو مەیشان. باوکە تەواو ئیتر بڕۆ. بێگومان دەڕۆم بێگومان دەڕۆم کای سەفتە پارەم سەرێکدانا ئەو دەمی دەڕۆم بوونە ها لێرە دەژی ها یانی وەک لە خزمەتکارە هەر لە ماڵام بکەوی یان دەتێو لەگەڵ عومەرە بۆگەنی گۆریە بۆگەنەکانی پشۆی من بەوە گەورەم کردووی ها من ئاوا ئەیشان سێرکێک چ جوانەکەم ئێمە ڕێبواری ڕێگایەکی ترین نابێ کاروانەکە ئێمە بەو ڕێگایەدا بڕوا. باوکە خۆ لێم گەڕێ با بڕۆم. ئەمە دەجارە ئەیشە سێکە سێری ئەمە سپیانە بکە تۆ ئاگار لێم نەماوە بەڵام من وا پیر بوومە آخر من جگە لە تۆ لە بژیانە چێمەیە تەنها تۆمەیە ئەیشەنم ئەو شتانەی دەمزانی فێرم کردی هەمویانم فێر کردی سیرکە پەیمانت پێ دەدەم سوێن دەخۆم بەس ئەو کارە بکە ئیتر لە ژیانی تۆ نامێنم ئیتر ڕووی من نابینیەوە. نایکەم وازی لێ ناهێنم خیانەت لەو خێزانە ناکەم. زۆر باشە ئەو چ دەڵێ ها ئەگەر ئێستاوان بزانێت تو لە ڕابردوودا چێبوویتی ئایا بە تووڕازی دەبن کچە جوانەکەم ها ئەگەر بزانێت چیت کردووە چۆن دەتبەنە نێو خێزانەکان ئاشکرای نەکەی. بێگومان ئاشکرای دەکەم بۆ بەرژەوەندی تۆمە کچم مادام خۆشت دەوێن کەواتە ڕاست بە بڕۆ لایەن بەڕوونی و ڕاشکایی باسی ڕابردووی خۆتیان بۆ بکە ئەو کوڕە
عمەر بام شتانەی پێ بڵێ ئینجا بزانین خۆشی دەوێی یان ناوێ. باوکە گەر پێی بڵێ ناتوانم بژیم چۆن دەتوانێ ئەودا پیسکەبی؟ تەنها بۆ چاکەی تۆ یەکچم بەڵام تۆ بە دوعایش قبول نەبوو دەڵێ ئامین. سێرکەیشە تەنها یەک پیاو هەیە کە پشتی پێ بەستی کچم ئەویش فێتەرەکە نییە. ئەوەی دەدناسی شارزاتە متمانەتە تاکە کەسی تۆ یەکچم باوکتە. سێک گەرم کارە نەکەی نە من دەمێنم نە عومەر نە بەهار گەر بشیکەی بەقەدەر دنیا پارەمان دەبێ و هەموو ئاواتەکانمان دێتە جێ. هەموو شتێکم پێکوتی قەرارش بخۆتە. من وەکو باوک تەنها ڕێگات پیشان دەدەم. بەهاری بەجێ دێڵم سەر ڕۆژێکتان هەیە بیکەنەوە لەوی بەدووە هیچ کاتتان نییە.